دەستی هەموو خۆش بێ تابەتی هێرۆخان بۆ ئەو ڕوونکردنەوەش کە مامۆستا عومەر لەسەر یاساکە یای ڕاستەکەی شتێکە بێ بزانین کە بۆەوەی یاسا لە وڵاتی ئەمە جێگیر بێ بۆ یاسانەی کە دەرەچن ینی عیلەتی باڵێن سەرچیان دیار بێ لەبەرچی لە پێناوە ئەوەیە کە جێبەجێ بکرێ پێچە لە پەرلەمانی کوردستانە لە ڕابردووە زۆر خەمی دەرکردنی یاسان بوو بێ ینی بە دوایەوە نەچوون بزانن یاساکە چۆن جێبەجێەکرێ چونکە وەکو ئەگوترێ پند لە یاسا ئەوەیە کە یاساکە وەکو خۆی دوایی جێگیر ببێ بە بەڕوای من ینی یەکێک لە خەوشە گەورەکانی ئەم یاسایە ئەوەیە کە ئەم یاسایە ئەڵی لە وڵاتێک دەرچووە کە وڵاتێکی دیندار یاخود بڵێن وڵاتێکی ئیسلامی نییە ئێمە بیرمان نەچێت لە وڵاتێک ئاژین کە زۆرینە مسلمانە زۆرینە دیندارە واتە ئەڵی ئەمە لە وڵاتێک دەرچووە کە وڵاتێکە کە هیچ ئەتیبارێکی ئاینی بۆی گرنگ نییە و هیچ ئەتیبارێکی ئاینی نییە بە بۆچوونی من ینی بابەتی خێزانی یاخود با بڵین ئەم یاسایە کە لەمسی خێزانەکە ئەبێ پشتیوانیەکی گەوری شەرعی هەبێت چونکە ئێمە بیرمان نەچێت لە هەرێمی کوردستانە بناغەی خێزانی ئێمە بناغەیەکی شەرعیە واتە هیچ کوڕ و کچێک ناتوانن بچنە پرۆسی هاوسەرگیریەوە هەتاکو مامۆسایەکی ئاینی ماران نەکە واتە زۆر جار وا ئەکەوێتەوە و شەرعیە نەبێ مامۆسایەکی ئاینی کوڕ و کچێک لە یەکتری مارە بکە اینجا توانان هەیە تا بچنە دادگاش چونکە لە ئێمە ینی شتێکە بەڵێ بەتێکی نا بەهەرحاڵ ئێستا لەوانەیە ڕووکارەکەی شتێک بێ بوارە عەمەلەکەی ئێمە شتێکی ترەڵێن هیچ باوەڕ ناکەم هیچ کوڕ و کچێک دایک و باوچێک ڕێگە بدا هەکە تاکو مامۆسایەکی ئاینی کچەکەی مارە نەکا ڕێگە بدا بچارە بچێتە دادگا ئێستا دادگاکانیش ئەو قەنەعەت بەوەکەن ینی وەکو حاڵەتێک بەتەئکید لەبەرەوە بەڕاستی قسەکەمان لەمەیە نابێ ینی بنەمای خێزانی ئێمە خێزانێکی شەرعیە و ئەمە وایە زۆر هەماهەنگ بێت لەگەڵ بنەما شەرعیەکانی ئێمە واتە لە سەرەتاوە بواە ئاەتێکی قورئانی پیرۆز لە سەرەتا یاساکە بواە بۆی ئێمە بزانین کە ئەمە ینی یاساکە بە تەنیا یاسایەکی ڕوت نییە بەڵکو یاسایەکە کە هەماهەنگی کردووە لەگەڵ بوارە شەرعیەکانە واروها دەبواە ینی لێژنەی فتوای هەرێمی کوردستان لانی کەم ئیمزای لەسەر یاساکە هەبووە واتە بە فلتەری ئەوانەشا بڕۆشتە بۆی دڵنیاییکی ئاینی با بە ئێمە چونکە بیرمان نەچێ تا ئێستا ئەوەی کە جەنابیشت و مامۆستا عومەریش باسی کرد ئەو یەکگرتووی کە ئێستا لە ناو خێزانی ئێمە ماوەتەوە شەرع ڕایگرتووە واتە بابەتێکە بابەتە ئیمانیەکان و بابەتە دینداریەکە زۆرتر با بڵێن ئەم بەیەکەوە بوونەی سەقامگیر کردو ئەم بەیەکەوە بوونەی تاکو ئێستا هێشتۆتەوە تۆ ئەگەر یاسایەک مەسەن بۆن منە لە وڵاتێکی دیکەوە دەیهێنی یاخود وەکو مەسەن لە وڵاتێکی مەدەنیەوە ئێهێنی بۆ وڵاتەکەی خۆت ئەبێ ئەم یاسایە لەگەڵ وڵاتەکەی خۆتا بگونجێنی ئەگەر نا جێگیر نابێ ئەگەر نا ئیشی پێ ناکرێ ینی بە بۆچوونی من کەمترین تونوتیژی خێزانی لە دادگایە چارەسەر کراوە من دادام پێ نییە بەزەتوانم ینی بە تێگەشتنی خۆم تەسەوری ئەوە بکەم کە کەمترین تونوتیژین سوێندم لەوە نەکەوت بێک دوو برا شەڕیان بوو مەسەلەن بۆن منە نەژدەیەک هاتووە ئەم دوو کەسی هەڵگرتووە ینی لە ڕێگای شۆڕتەوە ینی دادگا تەداخلی کردووە کێشەکە ئەندازەیەک چارەسەر بووە بەڵام کێشەکانی تر کێشە جەوهەریەکان ئەو کێشانی کە مەسەلەن بۆن لە ناو خێزانە ڕوئەدا ناچێتە دادگا بەڵکو ینی زۆر جار عرف سڵحی با بڵێن سڵحی عرفی یاخۆزم ئەوەی کە مەسەلەن ئێمە پێڵێن سڵحی عەشایری زۆر جار کاریگەرتر بووە بۆ لەبەرەوەی خەڵک ینی دڵسۆزیەکەی زیاتر لە سڵح عەشایریەکە بینیوە وەک لەوەی لە یاساکەوەی جەنابەت باست کرد ینی تا ئێستا خەڵکی ئێمەوە ئەزانن کە ئەگەر کێشەیەکی خێزانی خۆیان بێتە دەرەوەی خێزانەکەەوە بەتابێتی بچێتە دادگا وا تەسەوەرەکەن کە حەیانەچێ ینی زۆر پیان قورسە ینی بە شتێکی زۆر زەحمەتی ئەزانن لەبەرەوە بەڕاستی جارێککە گەڕێمەوە بۆ ئەوەی کە یاسا بەتابەتیەوەی کە لەمسی خێزانیەکە بێ یاسایەک بێ بە تەواوی شەرع پشتیوانی بکە واگەر شەرع پشتیوانی نەکە بە تەئکید ئێمە ینی با بڵێن هیچ یاسایەکمان بۆ جێگیر ناکرێت و هەر دەینەوە سەر ئەوەی ئەڵێن کاکامی یاسایەکی لە ڕووی
ڕۆتین و هاوای کە پێ گوترە لە ڕووی نەسەوە شتی تایە کە باشە و ئێمە مەبەستیشمانەوە نییە کە لەگەڵ یاسایە نەبین ئەمە پێمان خۆشە یاسایە کە بێکە با بڵێن ئەو بارە کۆمەڵایەتی کە ئێمە هەمانە بە تایبەتی لە چوارچەوەی خێزانە زیاتر تون و پڕێکها نەک ینی هۆکار بدۆزێتەوە بۆی لێکی هەڵوەشێنێتەوە معقول نییە هەواڵدەرێک من ئەگەر دەنگەدنێکێکم لەگەڵ کوڕەکەما هەبێ کە ڕەنگە دوای 10 دقەیتر من مەسەلەن بۆن منە حاڵەتی دەرونیم ئاسایی بێتەوە دەستکەمە ملی کوڕەکەم و چاک ببمەوە لەگەڵدا ئەگەر مەسەلەن بۆن من لە کشەکەم تۆڕە ببم دەنگم بڕاتە دەرەوە دراوسەکەم ینی ناکرێ شکاتم لێ بکە نەژدەیەک بێتە بەردەمی ماڵەکەم و وهروەها منی یاخود کوڕەکەم یاخود کشەکەم بەرێ لەگەڵ خۆیان و هەروە بڵێ کاکەمە بەهۆی مەسەلەن بۆن منە ترونی تیژی خێزانیەوە ئێمە تەداخولەکەین ینی ئەم یاسایە ئەم ڕێگەدانە بە شێوەی تەداخولی یاسایی و بەسەلەن بۆن منەوەی کە پێ گوترێ یاسا بڵێن بە پێدراوە جیاوازەکانی بەڕاستی شتێکی زۆر دروست نییە و ینی ئەو کە لەیەکەوێتەوە بەڕاستی با بڵێن شتێکی قورسە من نمونەیەکتان بۆیانمەوە لە ڕابردووە لە خێزانی ئێمە لە خێزانی کلاسیکی ئێمەیە لە خێزانی ڕابردووی ئێمەیە ئەگەر کەسێک بەس بۆ نمونە ئافرەتێک گەر بتۆرایە ئەچووە ماڵی مامۆستایەکی ئاینی بەسەلەن بۆن من ئەگەر کچێک بە جۆرە لە جۆرەکان کێشەیەکی هەبووە دیسانە چۆن ماڵی مامۆستایەکی ئاینی یەکەم بۆ ئەوەی دایک و باوکەکەی دڵنیا بێتەوە کە لە شوێنی لە پەنایەکی زۆر محکەمە چونکە مامۆستای ئاینی ڕەمزی پاچێتی کۆمەڵگای ئێمەیە بۆیە هەر بەچوونی ئەوێ باوکەکە دایکەکە براکەی زۆر دڵنیا بۆتەوە یان ما بڵێن زۆر هێور بۆتەوە ینی زۆر باوڵێن شتەکەی بە قورس وەرنەگرتووە و مامۆستای ئاینیش ئەم کچە ئەم کوڕە یاخود با بڵێن ئەم ژنەی نەناردۆتەوە هەتاکو دایک و باوکەکەی بانگ نەکردووە هەتاکو کێشەکەی بۆ چارەسەر نەکردوون و چارەسەرەکەی ئەویش لە ڕێگای ئامۆژگاری ئاینیەوە بووە لەبەرەوە لە کۆتایی ئەمەوە بڵێم ئەم یاسایە خاڵیە لە بەشە ئاینیەکەی یاخود لە بەشە شەرعیەکەی چونکە بیرمان نەچێ یاسا بەتەنها لە کۆمەڵگای ئێمە وەکو یاسایکی ڕوت جێگا ناگرێت ئەبێ لە تەنیشتەوە بە تایبەتی ئەو یاسانەی کە لەمسی بابەتی کۆمەڵاتی ئەماکەن ئیلا بێ شەرعیان لەگەڵا بێ شەرعیان لەگەڵا بێ خەڵک دڵنیاترە بێ وهروەها گەر یاساکە لە کاتی جێبەجێکردنیشە بە تەیشید خەڵک قبوڵیەکە بەڵام ئەگەر وەکو یاسایکی ڕوت مامەڵێ لەگەڵا بکەی من بە دڵنیایەوە وەڵام ئەو یاسایە جێگیر نابێ و ئەو یاسایە نەک ناتوانێ کێشە خێزانەکانی ئێمە چارەسەرکا بەڵکو کێشەکانمان زۆر جار لەدەست دەرێنێ و جاری وایە کێشەکانمان مەسەلەن ئەوە نە قورسەکە جاری وایە ینی تونوتوجەکە ئەوە نە گەورە بێ بە لە ناوچوونی لایەک ینی کۆتایی دێ لەبەرەوە من پێم وایە بێ ئەگەر لە داهاتووە لە خولی شەشەمە ئینشاءڵڵا هەموار کرایەوە ئەم هەموارە پشتیوانێکی شەرعی لەگەڵا بێ نەک یاساکە بەڕووت